چەند چەکدارێکی داعش کە 2 هەفتە لەمەوبەر لە کاتی هەوڵدانیان بۆ بەجێهێشتنی حەویجە و ڕۆیشتنیان بەرەو کەرکووک دەستگیر کراون. ژمارەی چەکدارەکانی داعش لە حەویجە و بارودۆخیان بۆ دەنگی ئەمریکا دەگێڕنەوە. بالحوجة تقريبا قارب 300 أكثر من 300 بەلانی کەم 300 چەکداری داعش لە حەویجەن بەڵام بە تەواوی وڕیان ڕووخاوە و گوشارێکی زۆریان خستۆت سەر خەڵک فەرمانبەرانیان ڕاپێچ کردووە بە زەبری زۆریش دەستیان بەسەر ئازوو قەوشتومەکی هاوڵاتیان گرتووە. دەربارەی بارودۆخی حەویجە و هەڵوێستی چەکدارەکانی داعش لەو قەزایە لە کاتی دزەکردنی ژمارەیەک چەکداریاندا بۆ ناو کەرکووک لە مانگی 10 ساڵی ڕابردوو چەکدارەکەی داعش وتی قام يكبر العالم شنو احنا بعدين هەر لە بەرەبەیانەوە بانگیان دەدا سەرەتا وام زانین جەشنە پرسیارمان کرد گوتیان بە نیازم چنە کەرکووکەوە ڕۆژێک 2 ڕۆژ بەردەوام بوو و گەڕامەوە ئێستا بارودۆخەکەیان زۆر خراپە. کاتێک دەنگی ئەمریکا لە بەڕێوەبەرەتی پۆلیسی داقوق چاوپێکەوتنی لەگەڵ چەکدارەکانی داعش ئەنجامدا هێزەکانی پۆلیس ڕێوشوێنی ئەمنیان گرتبووە بەر و هێزیان بەسەر بارەگاکەیاندا دابەش کردبوو. یەکێکی تر لە چەکدارەکانی داعش قسەی بۆ دەنگی ئەمریکا کرد و باسی لە تەقانەوەی سەرجەم پردەکانی حەویجە لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە کرد. کە لە پردەکەیاندا ئیتر دابڕین لە ئازوقە و بەو هۆکارەشەوە هاوڵاتیان زیانێکی زۆریان بەرکەوت بە بەلەم لە ڕێی ڕووباری زابەوە دەپەڕینەوە لەوێش فڕۆکەکان کەوتنە لێدانی بەلەم و کەشتێکان. هاوکات حەمدان ساڵحی چەکداری داعش جەختی لەسەر گەمارۆدانی حەویجە کردەوە. الحشد الشعبي خذوا شرقاط لەو دەمەوە حەشتی شعبی دەستیان بەسەر شەرگات گرت و ڕێگە نەما لە نێوان مووسڵ و حەویجە ئێستا حەویجە دابڕاوە هیچ ڕێگایەک بەرەو حەویجە نەماوە هەر خۆیان بە ژمارەیەکی کەم ماونەتەوە چونکە زۆربیان بەرەو مووسڵ ڕۆیشتن لەو دەمەی ڕێگە هەبوو چەکدارە بیانیەکان بەرەو مووسڵ پەڕینەوە. دەستگیرکردنی ئەو چەکدارانەی داعش لە کاتێکدایە ناوبەناو داعش هێز بۆ پەلامەردانی سەنگەرەکانی پێشمەرگە لە دەوروبەری کەرکووک کۆ دەکاتەوە و فڕۆکەکانی هاوپەیمانانیش بردومانیان دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.